بۆ ئەوان هەیە لەو باغاتە خۆشەدا ما یەشاؤون ئەوەی کە حەزیان لێیەتی ئەوەی حەزت لێیەتی بۆ تۆ هەیە چیت پێخۆشە بۆت هەیە لێرە پرسیارێک ئەوە دیسان چێ ناخپیسەکان ملحیدەکان ئەو شوبهانە دەوروژێنن کەواتە ئافرەت بۆی هەیە لەوێ داوا بکە چوار پیاوی هەبێ جواب چییە طبتم فادخلوها خالدين طبتم فادخلوها خالدين لو إشارة لو آية وريقرن جوابك كاكا أحسنت بارك الله فيك أو هنيد سنبهشتو باكن فطرة باكن هاورا قز بازا بيسكان نين ئافرەتە داوێن پیسەکان نین تاوەکو لە دنیا چۆن لەگەڵ سەد پیاو سەرجەیی دەکا لە بچێتە بەهەشتیش و لە بەهەشتیش داوای ئەوە بکە نا طبتم پاکەکانن و هەر کەسێ لەسەر فطرەتی پاک مابێتەوە ئەوەی قبوڵە ئەوەی قبوڵ نییە ئەگەر بوترێ پیاوێک دوژنی هەیە سیانی هەیە چواری هەیە ئەمە عیبەیە جەماعەت نا ئەیکە بڵێن وڵا فڵانە ژن دووسێ پیاوی هەیە ئەوان چۆنە نەک لای ئێمەی مسلمان نەک لای ئێمەی مسلمان حتا لای کافر لای جوولەکەیەک لای گاورێک لای ئەوان ئەوە قبوڵە قبوڵ نییە کاکەوە چۆن دەبێت بۆ شتێکی پیسە و قێزەونە جاوت ژنێکە سێ چوار پیاوی هەبێت چۆن قبوڵە قبوڵ نییە کەواتە لەهم فيها ما يشاءون من چی من الطيبات چی پاک و خۆشە حەزیان لێتی داوای دەکەن بۆیان هەیە لە بەهەشدا